تا چەند گرنگە وەرگرتنی ڤیتامینەکان و ترشی فۆلیک لە سەرەتای دووگیانی؟ وەرگرتنی ترشی فۆلیت بە تایبەتی لە سێمانگی یەکەمی دووگیانی زۆر گرنگە. بە تایبەتی ئێمە من هەموو کاداوە لە خانمانەکەم کە پێویستە پێش ئەوەی کە دووگیان بن پێویستە پلانیان هەبێت. بەڕاستی ئەمە زۆر گرنگە، چونکە تۆ کە بەرنامەی بۆ داڕێژی پێویستە 3 مانگ پێش ئەوە سەردانی پزیشکی پسپۆری ئافرەتان بکەیت. و زۆربەی کات خانمان بەهۆی سووڕی مانگانەوە هەندێک جار خوێنیان لەوانەیە کەم بێت، ئاسنیان کەم بێت، ترشی فۆلیتیان کەم بێت. بۆیە پێویستە ئەمانە پێشی دووگیان بوون ڕێژەکەی ئاسایی بکرێتەوە پێشەوەی پلانی هەبێت. بۆی کاریگەری نێرێنی هەم لەسەر جەستەی خۆی هەم لەسەر کۆرپەکە نەبێت. بە تایبەتی ترشی فۆلیت پێویستە 3 مانگ پێش دووگیان بوون بخورێت، هەروەها لە سێمانگی یەکەمی دووگیانیش بە شێوەیەکی بەردەوام ڕۆژانە بخورێت. بۆ نمونە ئەو خانمانێک کە هیچ کێشەیەکی تەندروستیان نییە پێویستە بە ڕێژەی 400 مایکرۆگرام ڕۆژانە ترشی فۆلیت 3 مانگ پێش دووگیان بوون و 3 مانگی یەکەمی دووگیانیش بیخوات. و هەروەها بەڵام هەندێک خانممان هەیە بۆ نمونە ئەوانەی کە نەخۆشی گەشتیان هەیە جۆرە دەرمانێک وەرەگرن کە کاریگەری ئەبێت لەسەر هەرسکردنی ترشی فۆلیت لە ناو گەدەی خانمەکە. یاخود هەندێک خانمی ترمان هەیە نەخۆشی شەکرەی هەیە و هەندێک تر نەخۆشی تەلەسیمیا یاخود سیکل سێلیان هەیە. بۆیە پێویستە ئەم خانمانە ڕێژەی زیاتری فۆلیک ئەسید وەربگرن. واتە ڕێژەی 400 مایکرۆگرام ئاسایی نییە بۆ ئەمانە، بەڵکو پێویستە زیاتر وەربگرن کە ڕێژەکەی ئەگاتە نێزەکەی 5 میلیگرام. و ئەم ترشی فۆلیت کاریگەرێکی زۆری هەیە بە تایبەتی لەسەر دروستبوونی کاسەی سەری مناڵەکە و لەسەر دروستبوونی ناتەواوی لە درکەپەچکی مناڵەکە. بۆیە زۆر گرنگە کە 3 مانگ پێش لەدایک دووگیان بوون هەروە لە سێمانگی یەکەمی دووگیانیش بخورێت. هەروە بەنسبەت ڤیتامینەکان ئەوەی گرنگە بەلای ئەمەوە ڤیتامین دیە کە پێویستە لە ماوەی دووگیانی بخورێت کە ڕۆژانە ئەوەی کە پێویستە بڕی 2000 ئینتەرنەشنەڵ یونێتە، واتە تەنیا 2000 ڕۆژانە پێویستە خانمەکە بیخوات. هەموو ڕۆژێک 2000 ئینتەرنەشنەڵ یونێت لە ڤایتامین دی وەربگرێت. بەڵام هەندێک جار خانمەکە بە شێوەیەک کە ڤیتامین دی خۆی زۆر کەم بێت لەوانەیە پێویست کات کە ڕێژەیەکی زیاتر وەربگرێت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.